بە هیچ طریقەی ضعیف نابی ئەگەر ئیرادەت نەبیت کەواتە یەکەم شت دەبی بڕیارەکە لە خودی خۆت دەست پێ بکە کەواتە دەبی بە خۆت بڕیار بدەی ضعیف ببی باڵۆنی زیرەک 3 مانگان یارمەتی دەدا 3 مانگ یارمەتی دەدا باڵۆنی ئاسایی 6 مانگ یارمەتی دەدا مەعیدە بڕین 1 سار یارمەتی دەدا ڕێرە و گۆڕین 5 سار یارمەتی دەدا تاوەکو ضعیف ببیەوە فرسەتەکە لە دەست دوای لە دەردەچیتن لە باڵۆنی زیرەک بێ بەنجە بێ عەمەلیاتە لە بۆ 3 مانگی یارمەتی دەدا ضعیف ببیەوە کەس بە باڵۆنی ضعیف نابیتەوە کەس بە مەعیدەبڕینی ضعیف نابیتەوە کەس بە باڵۆنی ئاسایی ضعیف نابیتەوە کەس بە ڕێڕە و گۆڕینی ضعیف نابیتەوە ئەوانەی یارمەتی دەدا ئەگەر بە خۆت یارمەتی خۆت نەدەی وەقتیە ضعیف دەبیەوە دوایە قڵەو دەبیەوە هەر هەموو طریقەکانیان دەبی یارمەتی دەدا ئەوە یارمەتی دەدا کە ضعیف بکاتەوە میهرەبانی دڵسۆزی و لێزانی